و باشترین خۆ ئامادەکردنێکیش باشترین خۆسازکردنێکیش بۆ قیامەت و بۆ دوا ڕۆژمان ئەوەیە کە توێش و زاد و زەخیرەی زۆر هەڵبگرین و زۆر کۆکەینەوە. رب العالمین لە سوورەی البەقەرەدا لە ئاەتی 197 فەرمێ وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب. رب العالمين فرمي تويشو زاد و زخيرة هلقرن و باشترين تويشو زاد و زخيرش بو دوار روشان بو قيامتان تقوايا لخوا ترسانا دركوتنوي لقناه لتاوانا كان باريزم ليبكن لين بترسين اي خاون عقل كان باريز كان لقناه لتاوان واستكثر الزاد فإن السفر طويل. زاد و زخيرة و تويشو زور كوكنا و زور هلقرن أهل إيمان بێگومان سەفەری دوا ڕۆژ و سەفەری قیامەت زۆر درێژە. سەفەرێکی تا هەتایی گەشتێکی نەبراوەمان لە بەردەمە و لە پێشمانە. کابرا ئەگەر لێرە سەفەرێکە بڕە بۆ شارێکی دوورەوە لێرە بچێ بۆ هەولێر بۆ سلەیمانی بۆ دهۆک لە پارە و پوڵ و لە بەنزینی سەیارە و لە کەلوپەل و ئەو ئەشیایانەی کە پێویستی سەفەرەکەیەتی باش خۆی ئامادە و سازەکە بۆ سەفەرێکی چەند سعاتی چەند ڕۆژی. ئەی بۆ سەفەرێکی تا هەتایی ئەی بۆ ئەو سەفەرەی کە رب العالمین بۆ خۆی لێ پێچینەوەمان لەگەڵەکە ئەی بۆ ئەو سەفەرەی کە رب العالمین لە سوورەی الحیجردا لە ئاەتی 92 93 فەرمێ فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون. سوێن بە پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم پرسیار لە هەموویان ئەکەین لێ پێچینەوە لە هەموویان ئەکەین دانە بەدانە یەکە بەیەکە لە هەموویان ئەپرسینەوە لە ئەوەی کە لە دنیاە کردویانە و ئەنجامیان داوە. هەر کردەوەیەک ئەەکەی هەر خراپەیەک ئەەکەی هەر تاوانێک ئەنجام ئەدەی ئەی گەنجی بەڕێز ئەی پیاوی مسلمان ئەی خوشکی ئیماندار بیر لەوە بکەرەوە کە رب العالمین لێ پێچینەوەت لەسەر ئەکا کە پەروەردیگار محاسەبەت لەگەڵەکە لەسەر ئەو کردەوەی کەوا کردوتە.